بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ بێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە شاری کۆیەوە بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە شاری کۆیەم دەمهەوێت تاوتوێی بەشێکی زۆری بەرنمەکانی خۆم بکەم. بەرنامەم لەسەر متمانە کردووە، خەڵک دەڵێ نەماوە، لەسەر ڕاستگۆیی خەڵک دەڵێ نەماوە، لەسەر جیران و دراوسەی باش خەرخەر دەڵێ نەماوە. دەمەوێت ڕۆ بچم لەگەڵ هاوڵاتیانی شاری کۆیە پرسیاری ئەوە بکەم بۆچی ئەو هەموو دیاردە جوانەی کۆمەلگا بۆچی نەماوە، بۆچی ڕاستگۆیی نەماوە، بۆچی سیقە نەماوە، بۆچی متمانە و تەنانەت دراوسەی باش و بەشێکی زۆری سیفاتە جوانەکانی میلەتی کورد پێی دەناسراوە ئێستا نەماوە. دەمەوێت تاوتوی هاوڵاتیان بکەم، ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری کۆیە بۆ ئێوە بگوازمەوە، ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن بینەری هۆکاری ئەو هەموو نەمانەیە بکەن. هەر ئینسانێکگە ڕازگۆ نەبوو لە ژیاندا دەدۆڕێ. ئەگەر ڕازگۆ نەبووی سیقە وتمانەی خۆ لە دەستەدی. لە قانونی ژیان دەرێ نیزام چۆن بیە، نیزامەکە کوبی شعب ئەوها تەربیەت وەردەگری. حکومەت ئەگەر ڕازگۆبی عالەمەکە لەگەری ڕازگۆیە، بەڵام ئەگەر حکومەت ڕازگۆ نەبی عالەمەکە لەگەری ڕازگۆ نییە. بەڕاستی حکومەت بەنسبەت داکوبا بە داکووا لەگە مارم داروجیان کوبی خۆش ئەو هەدەبی. ئەمانە هەموو بۆ هۆکارەکە بۆ دەگەڕێتەوە کە ئایا کە دین نەماوە، دین باڵا دەست نییە لێرەکانە. بەچی ئەڵێ ڕازگۆ؟ ئەمن بە ئینسانەشی دەرەم کە ڕازگۆ بێ لەگەر خوای خۆی لەگەر میلەتەکەی. ئینسانەگە ڕازگۆ بوو خوای گەورە سەری دەخا. ڕازگۆی گرنگە لە ژیانی. باڵێ ڕازگۆی زۆر گرینگە، سیقە و بتمانە زۆر گرینگە. تۆ بەچی ئەڵێ ڕازگۆ؟ تاسەم پێ وایە ڕازگۆی لە ئێستادا ماوە. ڕازگۆی لەبەر ئەوەی نەمایە چکە خەڵکەیە درۆ دەکا، خەڵکەیە لەگە ژنی خۆی درێ دەکا، ژنەکە لەگە پیاوەکەی درێ دەکا. هەر ئینسانەکە ڕازگۆ نەبوو لە ژیاندا دەدۆڕێ. بەڵێ باشە پێت وایە ئەم درۆکردنەی کە خەڵک ئێستا کەوەکو جەنابەت ناوی دەبێت، ئەم درۆکردنەیە لەسەر و خۆمانەوە بۆمان هاتبێ، واتە ئەم درۆکردنی ئێستا بۆتە شتێکی باوە موجارێ دەڵێن ئەم مانگە موچە دێ دواتر موچە نایە، نەخێر نایە، چکە ئەو درێ لەسەرەوە بۆمان هاتوتە خوارێ. بەڵێ ئەگەر گەورەکان درێنەکەن کچکان ناتوان درێ بکەن. ینی تۆ لەگەڵەوەی سەرەتا هەموو شتێک لە گەورەکانەوە دەست باڵێ سەرەتا هەموو شتەکە دەبێت لە گەورەی بێت، چووکە لە ماڵی خۆت و تو دەبێت دەست پێ بکەیت. ئەگەر لە ماڵی خۆت ڕازگۆیی هەبوو ئەولادەکانیش ڕازگۆیی دەبن، بەس ئەگەر لە ماڵی خۆت ڕازگۆیی نەبوو کەواتە ئەو شیرازێ و عایلێش هەر بە درۆ دەڕۆن. ڕازگۆیی ماوە، ڕازگۆیی خەڵک لەگەڵ ئێستا ڕازگۆیە؟ ناڕە نەمایە، بۆ نەماوە ڕازگۆی بەڕای تۆ؟ وەڵڵاهی نەمایە. پێشووتر باسێکی ئەوم بۆ بکەی، پێشووتر ڕازگۆیی چۆن بوو خەڵک لەگەڵ یەک درۆیە کرد؟ ئەو هەموو خیانەت زەوجیە، ئەو هەموو بێوەفاییە بەرامبەر یەکتر هەبوو؟ ناوەڵڵا. ئێستا ڕازگۆی چۆن دەبینی تۆ؟ وەڵڵا ئێستا ڕازگۆ نەمایە، لە بۆ مەسەلەن ئێستا کە من ئیشش بە تو دەبم لە بۆ مەسەلەن ئیشەکە دوو نەکەم ئەوە لە بۆ ڕازگۆ نەمایە. یعنی بەکردار سەلمایە کە ڕازگۆی ڕاست نەمایە. باشە جێمان لێ دەبێت دەڵێن ڕازگۆیی نەمایە، وەفا نەمایە، جیرانی باش نەمایە، هەموو شتانی کە دەڵێن نەمایە ئەو کار چییە بۆ میلەتی ماوەی لاتە بەڕای تو؟ وەڵڵاهی نازانم. تۆ وەکو خەڵکێکی شاری کۆیە تا چەند پێت وایە ڕازگۆیی سیقە و متمانە ماوە؟ ڕازگۆیی هەموو شتێکە بۆ پیاو، هەموو شتێکە. ئەگەر ڕازگۆ نەبووی سیقە و وتمانەی خۆ لە دەستەدی. ئێستا کە ڕازگۆیی چۆنە بەڕای تۆ ماوە نەماوە؟ کەم بوو نەماوە کەم. باشە بۆ ئێستا کە دەبینی یعنی ئەو هەمووکەی بە کەس نییە لەو شارەیە کەس بۆ وای لێ هاتووە، یعنی دەبینی دەڵێ ڕازگۆیی نەماوە، سیقە نەماوە، جیرانی باش نەماوە. لە سەرکردەکانەوە پیاوەرە سەرکردەکانمان خاینن، هەموو داهاتی وراتیان خوارد، هەموو نەوتی بن عردیان خوارد، هەمووی شقە و بێلایەن هەیە، هەمووی لە ئەو پەری سەنتەنەتان مندارێکیان نەخۆش بدەی بەنە خارج نایبنە هینی ئێرە دکتۆری پێشمەرگەیەک و خەڵکی فەقیر ئەو چۆنە حاڵی پارەی نییە بیباتە دکتۆری ئێرەش فەقیرە. چەند پێشمەرگە خۆی کوشت بە دەمارچە لە سەری خۆیدا، چەند پۆلیس خۆی کوشت. ناژێ ژیانی نییە، پارەی نییە. ئەی ئەو ڕۆپازلی مانگە کووە معاشی چێدا ئەو ڕۆهی مامۆستایدا. یعنی هۆکاری ئەم بێسیقی و بێمتمانەیە بۆ حکومەت دەگەڕێنیتەوە؟ کاکە بری داهات نییە، وەڵڵاهی حکومەتێکیکەی ئەو های کوردیش بەخێوەکە. داهاتمان هەیە، نەوتمان هەیە، هەموو وراتمان هەمووی پارەی هەمووی زێڕە. بەران فەرموو سەرکردەکانمان خاینن، ئەو پارە و پولی ئەم وراتە و داهاتی ئەو وراتە هەمووی دەکەنە دۆلار و ڕەوانی خارجیەکەن. بەڕای تۆ ڕازگۆیی چییە؟ یاخود تا چەند ڕازگۆیی و سیقە و متمانە لە ئێستای ژیان باوە؟
سقە و ڕازگۆی ئێستا زۆر کەم بوویتەوە زۆر بەداخەوە هەرچەند مەسەلەن چەند ئاەت و حەدیث و هەشتە شیان لۆ دەکەی درۆیەکە بەردەوام بووە لە قانونی ژیان دەرێ نیزام چۆن بیە نیزامەکە کوبی شعب ئەوها تەربیەت وەردەگیری نظام ڕازگۆبی شعب ڕازگۆ دەبی نظام درۆزنبی خراپبی خیانەت بکە شعبەکە نظامەکەی خۆتان چۆن دەزانن وایە لەبەر ئەوەی نظامەکانی خۆمان نەکەرە و نظامی ئێستای کوردی ئەو نظامان لێ 100 سارە دەوڵەتی عراق دروست بووە هەر بە درۆ لە پاشایەکانەوە لە جمهوریەتەکانەوە هەر بە درۆ هینایتیان خەڵکی سیقەی نەمایە ینی مێژوەکەمان پڕە لە خەڵک ئێستا کە لەگەڵ یەک ڕازگۆنیە خەڵک ڕازگۆنیە بۆ نمونە ئێستا لە شارێکی بچکۆی ئەمە لەوانەیە برێن 6,000 کەسی تێدایە لەو 6,000ی لەوانەیە 5,000 کەسی نەدارمان تێدابی ئەمە پارەمان ێستا من عیب ببرێن پارەم نیان زۆر خەڵکی دیکەی وەچی من کەچی داوای پارەی بەسیتی لێ دەکەی دەرە خۆم قەرزارم بەرێ زۆرە کەس قرز ناداتێکتر ئەمە هۆکارسی زۆر سیقە نەمایە ئێستامە ئەو ڕۆمەعاشی مامۆستایان درایە 15 مانگە خۆی دەبایە لە 6 و 7 مانگی ئیعلانیان کرد بدرێوەنیە سیقە نامینە کە نیزام سیقەی نەما میلەتی سیقەی نامینە هەمووی بۆ نمونە هەموو درۆی لە موچەکراوە کە ئەم مانگادرێ مانگادرێ نەدراوە ئەمەوەی کردووە زۆر بەداخۆمە نازانین بەرهەمی وڵاتەکەمان چییە نازانین کەس نازانی چ لێ دێ بە تایبەتی نەفت و گاز و خاڵە سنووریەکان و کەس نازانیان لە بەغداوەکان ئەوان پێمان دەرێن 100 ملیۆن دۆلارمان ئەمە دەستکەوتێ لە وڵاتەکەی بگەڵام تەمەشای دار و بەرد و جادە و ڕێگەوبانمان هەمووی خراپە زۆر بەداخەوە بە قورآن گرینگە زۆر گرینگە هەبێ بەڵام ئێستا نەمایە ناوەڵە پێشدانەکانە خەڵک سیقەی پێکە بوو بڕوای پێکە بوو یعنی لەگەر یەک ڕازگۆ بوو تەبا بوو بەڵام ئێستا ئەوە نەمایە ئەمن وشێکم جێ لە بۆ دەڵێن نمەکی ماڵێکت کردبێ قەت نابێ بەرامبەری هیچ شتێکی خراپ بکەیت ئێستا کەش بەڕای تۆم شتە ماوە نەمایە ناوەڵە پێشان ئەوە چوبای ماڵێکی مەسەن کابرات ئەم جێم لێ بوو دایان کابرات دز بوو دزەسوە ماڵەکەی نمەشی دەکرد دزەکەی نەدەکرد دەگەڕاوە هەرێوەڵ ئەوام جێ لێ بووە ئێستا ئەوە نەمایە کورا شتانە خەڵک لەو شتە ناپێستەوە خەڵک براش ئاگا لە برای نەمایە نەک خەڵکی دیکانە براش لەگە برای ڕاز نییە بەڕاستی وهای لاتێ کۆمەلگامان بۆ ئەوای لێ هاتووە بەڕایتەوە بە قورآن برێم نازانم سەبەوەکەی زروف گۆڕایە و بێڕەحمی و بێدینی و ئەوانەیە سیقە دەپرسم جیرانی باش دەپرسم متمانە و ڕازگۆیی دەپرسم هەرچی دەپرسم هەر دەڵێن نەمایە ئەرێ جاران چۆن بوو بۆم جاران چۆن بوو ینی ئەگە باسێکی جارانم بۆ بکەی جاران ناڵێم ینی کابرات دەچووە سەفرێ مارەکەی خۆی بە مارە جیرانەکە خۆی دەسپار لەبەرەوەی سیقەی پێ بوو بڕوای پێ بوو ینی هەتا دەچوو دەهاتەوە ئاگای لێ دەبوو ینی ئاخە ناڵێم هەر زۆر کچی گەنج دەچووە ماڵە جیرانەکەی ینی هەر کێشەی نەبوو ینی ئێستا ناتوانانی بە ماڵی برای خۆشتی بسپێری مامەگیان بەڕای تۆ ڕازگۆیی لای تۆ چیەگەێنێ و تا چەند ڕازگۆی و سیقە و متمانە لای هاوڵاتیان ئێستا ماوە والله براجان ڕازگۆیی بە حکوومەتۆیە حکومەت ئەگەر ڕازگۆبی عالەمەکە لەگەری ڕازگۆیە بەڵام ئەگە حکومەت ڕازگۆ نەبی عالەمەکە لەگەری ڕازگۆ نییە بەڕاستی ئەوەیە ئێستا دەستی هەر جێیەک و هەر شتێک وعدت پێ دەدەن وعدەکە تەواو نییە و دەرێ بەسەر چاو پاشی 3 ڕۆژ 2 ڕۆژکە دەرێ وەڵاهی شتێکی دەخاتە بەری دەرێ وەڵا کاکە ئەو ئیشە ناکری یان نابی یان ناکری تێگەیشتی ڕازگۆیەکە لە بۆ متمانەکە نمایە لە لای حکومەت باشە تا چەند گرینگە ڕازگۆیە بێگە ڕازگۆیی هەبێ میلەتمان چۆنە بێ ماوە وڵای ئەگەر ڕازگۆیی هەبی میلەت لۆ خۆی ناتوانانی درۆ بکە ناتوانین درۆ بکە ئەگەر ڕازگۆیی هەبی لە هەموو جەیەک و لە هەموو دام و دەستگایە تێگەیشتی ئەگە متمانە هەبی ئەگە متمانەش لە هیچ جەیەک نەبوو معناوەیە منیش مچینە غەڵەت بکەم و یەکێش بەرامبەرم غەڵەت بکە ئەم مامەی هاوڕێت تۆ پێ دوای ئێستا ڕازگۆیی لە چ ئاستێکە و تا چەند ماوە وڵای ڕازگۆی هەر نماوە ناوەڵە بۆ یعنی هەر نەماوە هەر نماوە لەبەر ئەوەی کابرس وعدەت پێدەدا وعدەکەی ناگەین باشە تۆ لە ئێستادا دەوێری قرز بدەیتە کەسێکەوە و ئەگە بیدە من نامداتەوە ناوەڵە درۆم لەگەر دەکە دایت مێ کابرا لۆ خۆم دایت می کابرا دەرکاکە 40,000 دێ 40,000 دایتێ دەرەکاکە وڵای نیمە ئێستا کاکە تو وعدە دامی 3 ڕۆژ بۆ وعدەی پیانە قسات کرد ئێستا دەرێ نیمە چ لێ بکەم باشە مامە بەڕای تۆ ئەگەر ڕازگۆیی لە نێو میلەتی ئێمە هەبێ میلەتمان چۆنە بێ والله زۆر باش دەبی ئەگەر ڕازگۆیی هەبی گەلە باش دەبی ئێستا ڕازگۆیی چۆنە بەڕای ڕازگۆیی ئەوەیە من ئەگە وعدەکەم بە تودا وعدەکەی خۆم بگەین مەسەر وایە ئەدی ئەوە چەندین جارە وعدیان بە خەڵکدا نەفت دەدەینە خەڵک نەفت دەدەینێ خەڵک نەفت تەوزیعەکەین هەتا ئێستا چینە لە
لە ناو بەفرەکانی ڕەنگە تا ئێستا تەوزیع نەکراوی بەڕای خۆم سێ دانە سارە کەس بەرمی لەشی نەفت وەرگتیە باش ئەو هەموو لەکوێ فێربوون ئەوان لەکوێ فێربوون ئەو هەموو بێوەعدی و درۆیە لەگەڵ هاوڵات بوون لۆ خۆیان فێربووینە کە وعد دەدەن عالەم و عالەمەکەش ئینتیزار دەکا کە وعدەکە ناگاتە سەر کە نەگەیشتە بەشێک لەوەی کە خەڵک بێوەعد بوو هۆکار حکوومەتە لەوەی کە دەڵێ پارەکە دەدەمەوە چاوەڕێی موچە دەکا حکوومەت وعدی پێداوە بەڵام کە حکوومەت نایدا ناچار ئەویش بێمتمانە دەردەچێت لەلایەن هاوڕەکە متمانە دەدەچی هەزاران کەس خەڵک دەهاتەکنە من کە کوڕەکەمە و هەلێ هات هەچەندین خەڵک دەهات دێگۆ کاکێرش وعدم هاتیە و وعدی معاشم هاتیە و معاش نەهاتیە دەبی لێم ببووری ئەویش دێگۆ بڕۆ کەینێ پارەت هاتە دەستە و دەمە لۆم بینە بەڕای تۆ ڕازگویی و متمانە تا چەند گرنگە ڕازگۆ زۆر ساسە ڕازگۆی ئێستا حکوومەت هەرێمی لە کوردستان دنیا شێگوتی 16 ساعت کارەبا هەیە تا 16 ساعتێ 4 ساعتێ 5 ساعتەیە ئەو مەنا مدارەکانشان فێرە قسەت بە فێرە ئەدرۆ دەبناش حازری ونیە لە حکوومەتەوە فێر دەبن تەبیعی وایە ئەکو عومەر ڕاستبی داکو بابە لە ماری کوبی مداژەوا دەبی هێز حکوومەت بەنسبەت داکو بابە داکواب لەگە مار و مدار و جیران کوبی حکومەش ئەوها دەبی من ماڕمداژەوا دەبی باشە بەڕای تۆ هەمووی هۆکارەکەی حکوومەتە یان هەموو کارێک حکوومەتە هەموو حکوومەت هەڕە قوڕی چون ئەو ژیانی ژیان هەموو حکوومەتەوەیە مار و مدار داکو باب مار و مدار ژیان بە داکو بابە ئەک داکو باب چ برێ مدارژەوها دەبی حکوومەتیش داکوبابی میلەتە زیاتر ئەرێوەڵ ئەسا زۆر ئەساسە بەڕای تۆ تا چەند ڕازگۆیی و سیقە و متمانە لە نێو کۆمەڵگای ئێمە ماوە یاخود تا چەند گرینگە کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکی ڕازگۆ بێ ئەگەر ڕازگۆ بێ خەڵک چۆنەژی چۆنە بێ و کات ڕازگۆیی تا حدێک لە ناو کۆمەلگای ئێمە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە یعنی بەڵام هەرچی قەومتمانە لە بینی مرۆڤەکان تا حدێک ماوە بەڵام ئەگەر تەمەشای سەروی خۆمان بکەین سەروی کاربەدەست و وڵاتمان بکەین هیچ متمانەیەک و ڕازگۆییەک نەماوە لەبێنن یعنی تا حدێکی زۆر ڕازگۆیی و سیقە و متمانە نەماوە لەبەرەوەی کۆمەڵێ بەڵێن و وعد و ئەم جۆرەشتانە دەدەن بەڵام پێم وانێ هیچ سیقە و متمانەیەک مابێت باشە پێم بڵێ یعنی بەشێکی زۆری و هاوڵاتیانەی کە دواندم دەڵێن نەماوە هۆکاری نەمانی ئەم سیقە و متمانەیە تۆ وەکو خۆت بۆچی ئەگەڕێنیتەوە بۆچی من هەر شتێک لە هاوڵاتیە پرسم ئەڵێم دراوسەی باژەڵە نەماوە ئەڵەم سیقاڵێ نەماوە ئەڵەم ڕازگۆی ئەڵێ نەماوە ئەرێ بۆ هەموو شتێن نەماوە لە ڕاستیدا یعنی ئەگەر بینە سەر لایەنی دەسەڵاتدار ئەگەر بەگشتی بڵێ سیقە و متمانە ساڵانە کۆمەڵێک کاتی بۆنە و دەنگدانەکان دێن بە سەرمادە ئاوەنا بازارەکاندا دەڕۆن کۆمەڵە بەڵێنی باق و بریق کۆمەڵێ بەڵێن و وعد بێمە دەدەن بەڵام لە ڕاستیدا ئەوانە خەیاڵن و هیچ واقعێکدا نییە ئەمانەکە چەندین ساڵ کە هەروە ئەو نوعە شێواز و ئەو نوعە بەڵێنانە کە بە ئێمە دەدەنەوە بەڵێ زۆر جاردیومە لێرەکانە کار بەدەستەکان هاتوون تەوقەمان لەگە کردوون و توێژمان کردوون ئەو کێشانتان بۆ چارەسەر دەکەین بەڵێ زۆر جاری کردێتەوە بەس کاتی دەنگدانەکان بەڵێ بە ناوماندا دێن زۆر احتیادیە لە کاتەکانی تر هیچ شتێک لەو واقعدا نییە هۆکارەکەی نەمانی ڕازگۆیش بۆ دەگەڕێتەوە یعنی میلەت بە تا حدێک بە شێوازێکی وا هۆشیار بۆتەوە کە فکر دەکاتەوە کە ئایا ئەو بەڵانانە وایە ئەو شتانێک کە ئەوان دێڵن لەو ئاستەیدایە جێبەجێ دەکەن نەخێر هیچ شتێک وانە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە بۆیە ڕێژەی ڕازگۆیی و ڕادەی ڕازگۆیی لە بینی دەسەڵاتدار و میلەتدا بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە بینەران و بیسەرانی خۆشەویست دیارە بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە حکوومەت هۆکاری سەرەکی نەمانی سیقە و متمانە ئەو هەموو نەمانەیەکە باسمان کرد بەشێکیانیش پێیان وایە کۆمەڵگا و پەروەردە خۆشی یەکێکە لە هۆکارەکان من زیاتر لەگەڵ هاوڵاتیانە دەبم هاوڵاتی زیاترتان بۆ دەدوێنم بزانین چاکسازی لە کۆمەلگادا چۆن دەکرێت دوای ناوبڕە کورتە بێوەی خۆشەویست شاد دەبمەوە لەگەڵمان بمێنەوە بەڵخۆشویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتە بە ئێوەی خۆشەویست دووبارە شاد بوومەوە لەگەن ناو هاوڵاتیانی شاری کوێ بەردەوام دەبم و باسیەوە دەکەم ئاخۆ چۆن چاکسازی لە کۆمەلگا بکرێت ئەخۆ چۆن دووبارە ئەم کۆمەلگای وەکو کۆمەلگایە بکەین کە کۆمەلگای لێ بکەینەوە کە پێشووتر بینیتان ئەم پیرانە باسییانە کرد کۆمەلگایەکی پڕ لە ڕازگۆ و سیقە و متمانە بوو ئەخۆ تا چەند دین و پەروەردە گرینگە بۆ کۆمەلگا ئەخۆ سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان تا چەند سیستەمێکی چاکە بۆ پەروەردەکردنی نەوەکانی کۆمەلگا
من لەگەڵ هاوڵاتیانی شاری کۆی بەردەوام دەبم ئێوەش زیاتر بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا. زۆر جار لە نێو هاوڵاتیان تاوتوێ زۆر پرسم کردووە، پرسی سیقەم کردووە، پرسی متمانەم کردووە، پرسی ڕاستگۆیم کردووە. زۆرێک لە پرسەکان هاوڵاتیان دەڵان ڕۆژ بە ڕۆژ کەمترە بێتەوە یاخود نامێنێ. لەگەڵەوەی خەتای حکوومەتە وەکو جەنابەت گوتی تاچەند هاوڵاتی خۆی بەرپرسەلەوەی کە ئەم شتانە نامێنێ. خۆمان بەرپرسیم بەڵام هەندە خەرچی ڕازگۆشەیە مەسەلەن ئەگەرە تو هاوسەرت هەبی دەبی خۆت قسیعقەت وابی هاوسەرەکەت خیانەت لێ ناکە بۆ نمونەوە یەک سەلەن کەس و کارێکی باشتەمی هەندێک ڕەفیقی باشت هەبی با سیقە لەو شتانە تا ئێستاش هەندێک لە هەندێک کەس ماوە. باشمامە تۆ بەر لە حکوومەتی کوردی شت بەبیر دێ ئەو کاتی ئێوە کە هێشتن حکوومەتی کوردیدا نەمەزرا بوو چی وا خەونێکتان بەوەی بوو کە حکوومەتی کوردی بێتە سەرەوەی تەوەقعتان دەکرد وەکو ئێستاکە بێت حکوومەتی کوردی وەکوی ئێستاکە بێ یان چاوەڕێتان دەکرد حکوومەتێکی زۆر باش و عادل بێ بۆ هەموو لای والله وەک ئێستان بزانیایە حتا ئێستا کە یعنی دەنگ بۆ حکوومەتە کوردی نێدا بۆ هیچ شتێک ببێتە حکوومەت ئێستاش نامەوێت هەر ببێتە حکوومەت ئەو ڕۆژەش لە پەرلەمان پێرە چووی لەسەر ئەوەی معاشی ئێمە دەبڕێهی زیندانی ئەوە بەغدا نوێی کردەوە بۆ 25 ساڵ ئەو بۆ هی ئێمە دەبڕێ خۆ ئێمە چ نەبووتینە دەوردەمار لەگەر بەغدانین ینی قەرار ئەو کۆمە معاشی کەشتانە بیبڕێ ئەرێ وەڵڵا دی پێرم زەهەرەمان کرد لە بەردەمی پەرلەمان چۆن چاکسازی لە کۆمەلگا دەکرێت چۆن ئێمە چاکسازی لە کۆمەلگا و لە خودی خۆمان بکەین و بەرەو پێ چاکسازی بەداخەوە لە هەموو وڵاتێکە بکرێ پەروەردە تەربیە ئەساسی هەموویتی ئەمە لە پەروەردە کەشمان بەداخەوە فێرە درۆ بووینە و نظامەکمان دێنەوە سویدیا و بەریتانیا و ئەڵمانیا بەڵام ئەگەروەکی وانبی باشە بەڵام ئەو نظامە لەسەرمە تەطبیق نابی لە بەرێمە جێوەڕێمان نیە مەکانەتمان نیە ئیمکانەتی مادیەکەی دەوڵەت نایخاتە بەردەستی ئەمە هەتا پەروەردەمان نێتەوە سەرخەت مامۆستا و قوتابیەکان فێرە دڵسۆزی نەکرێنەوە بە تایبەتی مامۆستا و سەرپەرشتیاران و وەزارەتی پەروەردە دەست پێ بکە ئەو جا وەزارەتەکانی دی. ئێستا کە من باسی سیقا ئەەکەم باسی متمانە باسی ڕازگۆیی باسی جیرانی باسی قەرز باسی هەر شتێک دەکەم لەنە ئەو میلەتەڵێن نەماوە ئەرێ جاران چۆن بوو جاران خەڵک چۆن بوو جاران خەرگ ئەوە بوو کاتۆر ئەمە زمانی خۆی کە لە دەشبووین داهاتێک نەمە 10 دیناری لێوە دەکردم دەیگۆ پاشی 5 ڕۆژکە لۆ دەینەوە پاش 5 ڕۆژەکە ئەگە نەی دەهیناوە ئەگە نەی باە کوردێک و داوای لێبوورنەکەم ئەو 10 دینارم نیە دەبیت 10 ڕۆژکەم لەسەر ڕابۆستی بە 10 ڕۆژەکە و بە متمانەکە عین سیقەکەی دەردەچوو دەهیناوە بەڵام ئێستا کە هەرچەندی ئێستا دەری کاکە مندارم نەخۆشە ئەوە پارە بدێ دەرم هاوە دەمیدەری پاش 3 ڕۆژکە لۆ دەوینەوە بە مانگەچکە هەر نایبینەوە پێی دەرم کاکە کۆم پارەم داتە خۆ من شتن نەبرد بەقەر کاکە پارەکەم دەوە وڵا کاکە وزانی مەچم لێ دەکەی بڕۆژ کاتم لێ بکە تێگەشت ئەوە نامتمانێکەکەی ئەوەیە خێ فەقیر و دەورەمەندەکەی ئێستا لە هیچ کاتێک نازانی کاوە فەقیری کاوە دەورەمەندە کۆمەلگا ئەگەر تەمەشا بکەین میلەت یعنی بەگشتی بەرەو ئاراستەیەکی وە هەنگاوی ناوەکە کە نێتەوە ئاستا کە بڵێ بێتەوە ئاستی ڕاستگۆی و متمانە بێتەوە ئاستێشن هەتاوەکو بەرەو پێشی دەچین بێت و بڵێن ئەگە بمانەوە ڕاستگۆی و کە متمانە لە بینی میلەت و لە بینی دەسەڵاتدار بمێنێتەوە دەبێت بە خۆیشتان بە خۆیان دابەچنەوە کە مافی میلەت بێنەوە جێی خۆی کۆمەڵێ خەلیج و هەیە کۆمەڵێ کە شتێک هەیە لە بینمانەکە باتە بێتە حدێکی کە ڕاستگۆی بێتەوە لایانی دەسەڵاتدار بە خۆیدا بچێتەوە کێشە و مەعاناتەکانی ئەو میلەتە بەرەو ئاستێکی باشتر بەرەو هەنگاوێکی بەرەو ڕێڕەوێکی باشتر بەرەو بەرچی ئێستا کە خەڵک دەڵێ متمانە نەماوە سیقە نەماوە دراوسێتێک چووە ڕاستگۆیی نەماوە ئەو هەموو شتە خراپەی کە دەڵێن نەماوە هۆکار چیەکە نەماوە هۆکارەکە ئەوەیە برێن ئێستا خەڵک ئامانەتەکی دەدات یەکەچین ئامانەتەکەی لە موعیدی خۆی ناداتەوە فێرە درۆ بووە بەش بوو فێر بووە بەڕای تۆ چی هۆکارە لەوەی کە ئەم میلەتەوای لێ هاتووە هۆکارەکە سەرەتا برێونەرێ ئەو حکوومەتە درۆ لەگە خەڵک دەکا کە درۆی لەگە خەڵک کرد خەڵکیش فێرە درۆ دەکا یعنی حکوومەت بەرپرسە لەوەی کە خەڵک فێرە درۆ بووە یاخود ئەمانەت ناپارێزی یاخود خۆراک دەبێت ئامانەتی بپارێزی
ئامانەتی زۆر گەورەی لە ئینساندا دەبێت ئامانەتی بپارێزی ئامانەتەکە چی سەرەتا و دەبێت لە ماڵی خۆتەوە ئامانەتەکەی دەست پێ بکەیت تو ئەگەر ڕازگۆ بووی خەڵکیش دەبێت فێرە ڕازگۆی بێت لە تۆوە کردار بیسەلمێنی باڵێ تو دەبێت کردار قسەکانی خۆت بسەلمێنی ئەگە نەی سەلمێنی ئەو کارە سات ڕوودەدا خەتای حکوومەتیشەکە خەڵک ئەو درویانە دەکەگە حکوومەت ڕازگۆ بێت لەگە میلەتەکەی دایم خی گەورە سەرمان دەخا ئێستا کە ئەتوو هۆکاری سەرەکی بێسیقی و بێمتمانەی و خەڵکت حاشەی جەنا بدرۆ دەکا هۆکارەکەی بۆچی دەگەڕین تۆ بە سەرێکی ترینەوەکە وڵی تو پێ دوورێ مامۆستا هۆکارەکەی ئەگەر سەرکردەی وراتت خاین بوو هەموو چشت بوو بتمانە نامین هیچ کەسێک سیقەی بە کەس نامین گۆڕاوە خاڵە خەڵک گۆڕاوەوەی کە تۆ پێ شش جی لە خەڵکت بینی و خەڵک گۆڕاوە بەخوای گۆڕاوە بەری گۆڕاوە بەری هۆکارەکەشی بەمانەی بە کەس نیە ناوە بە من ئێستا لە کەسێک ڕنادینمە تا هۆی لەگەر بڕۆم زەبرێکم لێنەدا یان پارە بە قەرزدان و ئەمانە نەماوە ناداتەوە بە قورعان ناداتەوە نابەخۆی هاو پیاوە ئەوە پیاوە نییە ئەوە دوو سارە سیارێکی ناپاکەتی دای پێ وا لە هەولێرە پارەی خورا دەفتەرێک و هەشتا وەرەقەی پێدا بوو قەسەم بەخوای کەس سواری نەبوو لەبەر ئەوەی برادەری بوو هەموو شەونانیەکییانە خوارد لێی بردووە سەر پارەکەی ناداتەوە یەک وەرەقەشی نەداوت ئەم خیانەتانە زۆر سیقەی پێی بوو سیقاکەدایە سیقەی پێی بوو هەتا بە حوتەیش کە پارەکەی بداتێ دەوەڵە دوو سار زیاتریشەوە خواردیتەوە ئێ بتمانەی چی پێ بکەم من کو جارێک کە شتێکت بدەمێ سیقەت پێ بکەم نابێ خەرک وا بێ دەبێ خەرک پیاو بێ ماری خەرک نەخۆی بێتەوە کوردی ڕەسەنی جا ئافرم بەر ئارێ وڵە دەستە خۆش بێ مامۆسپاس بۆ بە قورعان شتێکم بدەی وەڵی هەتا دەمرم مەمنونتم ناتوانم بشی خۆم دوایی سیقەم نامینێ پیاوەتیم نامینێ هەمووی لێ دەستە دەم کە لە دەستیشم بێ ئەمن ئێستا وەڵا بۆ خۆم هەر دەیکەم ئارێ وڵی خەرک بە پیاوەزانم بۆ خۆم خۆم بە پیاوەزانم ناچم ماری خەرک بخۆم ئای بە شوورەیە ئێستاش معاشی ئێمە ئەوانە خەریکن دەی برندەی خۆن لە بەغداوە هەردێ بەرەنوان بخۆیان دەی خۆن دەیکەنە باغەریان دەرن کاکە برا لە بەغدا دەرەنەوە فەقیرە چوزانێ برا نەبرە نازان باشە تا چەند پێ دوایە خێزان دایک و باوک دەتوانم پەروەردەی کۆمەلگا بکەن چیت هەیە بۆ دایک و باوک خۆ دایک و باوکم لێک لەوانە کە خۆم باوکم ئێستا بە واستەی ئەو تەکنەلۆژیا و پێشتانە پێیا بووە شتە کۆمەڵایەتەکان کە کەم بووینەوە ناکرین بوون منە دەرێ وەرە چی مارێ پلکت مارێ مامت دەرێ من نایم ئەتاری دەکەم نایەن زۆر جێشمان پێ نادەن جێڕاناک دەرێ بەڵێ واژ نییە چۆن کۆمەلگا چاگە بێتەوە پێویستە کۆمەلگا یان خاوڵات یان خەڵک یان دایک و باو چی بکە بۆی کە کۆمەلگا چاک بێتەوە چاکسازی چۆن لە کۆمەلگا ئەگەر پێویستە لە قوتابخانەی سەرەتاییەوە ڕادەست پێ بکە ینی تازە ئەوەی ڕۆیە ئەیتە لێەوە دەست پێ بکاتن بەڕاستی وا پێویستە جا ینی خێزان و دایک و باوک ئەساسە ئەوش ئەساسە وڵا هەر کەس لە ماری خۆی دەست پێ بکە ئەساسە بەڕاستی دەستگرتن بەدین لای تۆ تا سنگ گرینگە مام زۆر گرینگە ئەجاگەر دەست بەدینەوە بگرین هیچ شتێکمان لێنە ینی هیچ ئەو شتانەمان بەسەر نایە ئەگەر دایک و باوکێ منداڵەکەی خۆی لەسەر دین و ئەخلاق و پەروەردەیکە زۆر باشتر بەڕێوە دەچی زۆر چاکتر دەبی زۆر ڕێک پێکتر دەبی ئێمە چۆن چاکسازی لە کۆمەلگا بکەین کۆمەلگا چۆن چاک دەبێتەوە بەڕای تۆ کۆمەلگا ئەوها چا دەبی ئەگە حکوومەت ڕازگۆبی لەگەرا حکوومەتیی عدالەت هەبی و حاکمەی عدالەت هەبی ئەو عالەمەکە چا دەبی ئەگە حاکمەک و حکوومەتەکەت عدالەت نەبوو معناوەیەوە چا نابی هەرەوها دەبیت باشە بەڕای تۆ مامە تا چەند دایک و باوک و سیستەمی پەروەردەش گرینگە بۆ چاکبوونی کۆمەلگا دایک و باوک لە هەموو شتە گرنگترە ئەگەر دایک و باوک ئێستام چوومە مارێک کە دایک و باوکم لێ پرسییم برێ کوڕم ئەوە چییە لە بەدەستەوە ئەو پارە لە چێ هینایان ئەوە لە چێ هینا ئەو ڕزقت کو هینایتەوە ئەگە برێن بە قەرزم هینایتەوە لۆ بە قەرزتی نایتەوە تەبعەن وایە کە بە قەرزم هینایتەوە لە دوایش ناچم پارەکەی بدەمە کابرا ینی دایک و باوک گرینگە بەرێ تەبعەن ئەرێوەڵە دایک و باوک زۆر گرنگە لەبەرەوەی هیچ وەک دایک و باوک نییە دایک و باوک پێشڕەوی هەموو تشتەکە با لەم هاوڕێت بپرسم تا چەند گرینگە ئێمە بگەڕینەوە سەر دینی حەقیقەت ینی بچینەوە سەر دینی پیرۆزی ئیسلام دووبارە منداڵەکانمان نەوەکەمان بە دین پەروەردەکەین بەڕای تۆ تا چەند گرینگە خەڵک بگەڕێتەوە بەشێک لەوە کارەکان هاوڵاتیان باسی دەکەن ئی دوورکەوتنەوە لە دینە بەڕای تۆش وایە ئارێوەڵە وایە بەڕایەوەیە ئارێوەڵا زۆر گرنگە بە دین هەموو شتەکە پیاوەگەر دین هەبوو دینداری بوو نوێژی کرد و ڕوو لە خوای کرد معناوایە احتیمالە ئەو شتانە نەکا درۆ نەکە احتیمالە لەگە خەرک ڕازگۆ دەرچی احتیمالە وعدەکەی بگەینتە جێ وایە یان نا
جاران ئێوە هاتوو چۆی مزگەوتتان دەکرد کە منداڵ بوون لە مزگەوتەوە دەرس و پەروەردەی ئاینی ئەوانە دەخوێنرا چۆن بوو جارانیەوە زۆر باش بوو زۆر چاک بوو خەڵک دەچۆن مزگەفتێ منداڵەکان هەموو دەچونە لای دواوە بە احترامەوە لای دواوەدا دەنیشتن پیاوە ڕێژدارەکان لەسەرەوە یعنی ئوندە ڕێزیان لێ دەکرد هەراوها بەس تەمەشای بکرد وایە یعنی شەرمەشی وای لێ دەکرد بەس بە تەمەشاکردنەکەی ئەری ئێستاش وایە نەخێر ئێستا وای نییە ئێستا دەڵێن پیران شەرم لە گەنجەکان دەکات وڵی وای لێ هاتی ئێستا بەداخەوە لە بەڕای تۆ چۆنەوە کۆمەلگایە چاکەینەوە کۆمەلگا چۆن چاکسازی ناو والله بحكومة سادبي ولا حكومة كوي كم ملقى هذا بس در نفط دي أو نبو كهرباء هبو أو نبو بتمعنى هبو أو نبو معاش در أورو دي ما قش يدي ما قش يدي دو ماغناي أنا حكومة خلشي فيها دروك بەڕای بر أجر فينا خوش نبي حكومة أجر فينا خوش نبي بێگومان ئەو واقعەکە کە هەمومان یعنی دەبێ پێی لێ بنێن کە ئەگەر ئاراستە بەرەو دین بڕوات کە بەلایانی دینیدا بڕۆین و ئەگەر دین پێشەوامان بێ و دین پێشڕەومان بێ بەڵێ بەرەو ئاراستەیەکی باشتر دەڕۆین مافی و خەڵک ناخورێ و ڕازگۆیی دێتەوە جێ خۆی ئەگەر بە ئاراستی بڵین کار بە دین بکەین دین بێتەوە ناو کۆمەلگا بڵێ بێگومان حەق دەمێنێ و ڕازگۆیی دەمێنێ و هیچیشکە ئەمانە هەموو بۆ هۆکارەکە بۆ دەگەڕێتەوە کە ئایا کە دین نەماوە دین باڵا دەست نییە لێرەکانەدا هۆکارەکە تەبعاً ئەساسی کە نەمانی ڕازگۆیی دین باڵا دەست نییە یعنی شتەکان وای لە هاتووە واقعەکە بەرەو ئاراستەیەکی دینێکی ئەلمانیدا ڕۆیوە بۆیەوە ڕازگۆیی نەماوە بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی هاوڵاتیانی شاری کۆیە بوو دەربارەی هەموو شتەی کە دەڵێن نەماوە ڕازگۆی و سی قەومەتمانە دیارە بەشێکی زۆر یان خود دەتوانن بڵێم تەواوی هاوڵاتیانەی بوونە میوانی بەرنامەی پامی تۆ پێیان وابوو هۆکاری سەرەکی نەمانی سی قەومەتمانە حکوومەتی هەرێمی کوردستانە و هەر کاتێ حکوومەت لەگەڵ هاوڵاتیان ڕازگۆ نامێنێ هەر کاتێ وعدێ دەدات و نایباتە سەر و هەر کاتێ دەبینی پەرلەمانتار وەکو لە برزێکی نێو کۆمەلگا و شوێنی تەشریعدانان و یاسادانان دەبینی لە نێو ئەم بە هەزارڕێ هەر وەکو خۆیان باسییان کرد کۆمەڵە شتیان و دویان کۆمەڵە وعدیان بە هاوڵاتیاندا و ئێستاکە دوورن لە وعد و متمانەکانی خۆیان و هەرگیزیش ئەمەلیان پێنیە بەجێ بێنن ئەوە کۆمەلگایەکی وا دەردەچێت کە کەسیقا بە کەس نەکە لەرە بەشێکی زۆری هاوڵاتیانیش پیان وایە بۆ چاکساز بوونی کۆمەلگا بۆ دووبارە کۆمەلگا بچێتەوە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی پێویستە خەڵک ڕوو لە دنیا بکات و ڕوو لە دین بکات و پشت لە دنیا بکات چونکە ڕووکردنی بەردەوامی خەڵک بۆ دنیا وای کردووە کە بەشێکی زۆر لە سیقە و متمانە و ڕازگۆیی نمێنێ ئەڵقێم جارم لە شاری کۆیە پێشکەش کرد سپاس بۆ هاوکارم یۆنس عەبدوڵڵا تاڵقەیەکی تر لە بەرنامەی پەیامی تۆ دەبمەوە میوانی ماڵەکانیەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردێک خواب